گەلی کورد هەمیشە نەتەوەیەکی چەوساوە بووە و کوردستانیش مەیدانی ململانەی زلهێزەکان هیچ کەسێکیش نە دۆستی کورد بووە و نەبەرگریشی لێ کردووە بەڵام زۆرێک لە وڵاتانی دراوسێ و زلهێز هەر کاتێک ڕەشەکوژیان کردبێ و پەلەماری کوردستانیان دابێ لەژێر سێبەری دوورشمە ئیسلامیەکان و ئاەتەکانی قورئانی پیرۆزدا کاریان بۆ مەرامەکانیان کردووە. 30 ساڵ بەر لە ئێستا ڕژێمی بەعز بە ناوی ئەنفال کە سوورەتێکی قورئانی پیرۆزە گەلی کوردی لە هەرێمی کوردستان جینۆساید کرد. ئێستاش دەوڵەتی تورکیا لەژێر ناوی سوورەتی فەتەح ئامانجێتی ئەفرین داگیر بکات. لە بەرامبەریشدا کەسانێک لە بەدحاڵی بوونەوە ئەم ڕەفتارانەی دوژمنانی کورد دەکەنە بیان و بۆ هێرشکردنە سەر ئاین و بێڕێزی بە پیرۆزیەکانی کورد دەکەن. بەڕێوەبەری ئەوقافی سلێمانی دەڵێت ئیسلام ئاینێکی پاک و بێتوند و تیژیە. ئەوەی ئێستا تورکیا دژ بە کورد ئەنجامی دەدات دوورە لە بەها پیرۆزەکانی ئیسلام. ئەو ناڕەواییەش لە کاردانەوەی هێرشەکانی تورکیا دەکرێت بۆ سەر ئیسلام دیسان ستەمە و لە ئیسلام دەکرێت. من بینیومە لە تۆڕە کۆمەڵایەتەکان پەڕی قورئان سووتێنراوە هەندێک شەخص هەندێک پیج هجوومەکەنە سەر ئیسلام. ئەمە بەڕاستی ئەو قەزیە گەورە نیشتیمانی و ئەو خۆڕاگریە پاڵەوانان و پیرۆزەی ئەفرینیەکان لە کەدارەکە. من تکام وایە لە مسلمانانی ئێمە چکە ئیسلام ئەوە وازەحە بە هیچ شێوەیە لەگەڵ کوشت و کوشتاران نییە، لەگەڵ چوونە سەر وڵاتی ترانیە، لەگەڵ خوێن ڕشتنی مرۆڤەکانان نییە و ئەوەی تورگەیکات تەنها بەکارهێنانی ئاینی پیرۆزی ئیسلامە بۆ بەرژەوەندی تایبەتی خۆیان. ئێمەش بۆ بەرژەوەندی خۆمانە بێ ئەم ئاینە پیرۆزە بەکاربهێنین. ئەم ئاینەش ڕێگەی بە ئێمەش داوە سەدان ئاەتی قورئان هەیە کە ئێمە بەرگریەکی پیرۆز لە خاک و لە شەرەف و لە مافی خۆمان بکەین. یەکێتی زانایانی کوردستانیش پێی وایە ئەوەی تورکیا لە ئەفرین پیادەی دەکات تەواو پێچەوانەی بەها پیرۆزەکانی ئیسلامە. بۆ پێی ئیسلام هیچ کار لەگەڵ داگیرکاریدا نەبووە و هەمیشە بەرگری کردووە. ئاینی پیرۆزی ئیسلام ئاینێکە کە زیانی بۆ هیچ کەسێک نییە، ڕەحمەتەن للعالەمینە. نابێ ئێمە ئەوەی کە لە کاردانەوەکانمانە ئەوەنگە بەپەلە بینەوەنگە بە هەڵەشەیی معاملە لەگەڵ کردەوەکانیان بکەین کە ئەوان مەبەستیانەوەی ئێمە خۆمان بە خۆمان بڵین بڵێ ئێمە کافرین و ئێمە دژی قورئانین و دژی ئاینی پیرۆزی ئیسلام و ئاینی ئاسمانیەکانین بۆی ئەوان زیاتر هەڵڕۆن بۆ کوشتنمان. نابێ ئێمە ئەو کاردانەوەی بکەین. ئەو کاردانەوەیکی خراپە، ئەوە تێنەگەشتنە لە ئاینی پیرۆزی ئیسلام. نابێ ئەو کاردانەوەی هەرگیز لە تێکەڵ میلەتی کورد بوو بێ. میلەتی کوردەوەی کە مسلمانیش نەبوو بێ ڕێزی بۆ ئاینەکانی تر هەبووە، وەکو ئێمەی ئاین پەروەری ئیسلام ڕێزمان بۆ هەموو ئاینەکانی تر هەیە، لە شاری سلێمانی، لە شاری هەولێر، لە شارەکانی هەر لەو ئافرینەی کە ئێستا شەڕی لێ و خەڵق ئەوێ پاکتاومان بکە لەوێ کورد و عەرەب و مەسیحی و شیعی و سونی و هەموو کەسێ بەیەکەوەژی تورک بەیەکەوەژی لەگەڵمان. لە کاردانەوەی هێرشەکانی تورکیا چەند کەسانێک لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە هێرشی ناڕەوایان بۆ سەر ئیسلام دەست پێ کردووە کە بە بڕوای شارەزایان ئامانجی ئەو کەسانە ئاشکرایە و مەرامیانە لە پاڵ ئەو بیانوەدا بێڕێزی بە پیرۆزیەکان بکەن کە ئەمەیش دیسان ستەمێکی دیکەیە لە ئاینی ئیسلام کە هیچی لە ستەمی دوژمنانی کورد بەرامبەر ئیسلام و بەکارهێنانی ئاین بۆ خزمەتی بەرژەوەندیەکانیان کەمتر نییە. ڕەمی عوسمان، کەناڵی ئاسمانی پێام، سلێمانی.